بەناوی خودای گەورە و میرەبان بینەر عزیزەکانم سڵای خواتان لەبێت. خۆشحاڵم لە بەرنامەی پەروەردەی دیمەن بە ئێوە شاد دەبینەوە بۆ ئەوەی بابەتێکی پەروەردەی بۆ ئێوەی عزیز باس بکەین، بۆ ئەوەی کە خەمخۆرانە بە هەمومانەوە کار لەسەر بابەتێکی تر بکەین کە ئەتوانین بڵێن خێزان بە خێزان، خانەوادە بە خانەوادە پێویستمانە کەم جۆرە بابەتە پەروەردەیانە زانیاری باشتر و چاکتریمان لەسەری هەبێت و هەوڵ بدەین خۆمانی بۆ ئامادەکەین پێش ئەوەی کار لە کار بترازی و پێش ئەوەی بتوانێت کاریگەری نێگەتیڤ و خراپ لەسەر ڕۆڵەکانمان دروست بکات. بەناوی ئێوەش و بەناوی هەموو کارمەندانی کەناڵەکەشمان و بە خێراتنی میوان عزیزەکانم دەکەم بەخێر بن بەسەر چاو. ئەزیزان میوانە بەڕێزەکانم، کۆمەڵی مامۆسای بەڕێزن، کۆمەڵی پەروەردەکاری بەڕێزن کە کەم تا زۆر پەیوەندیان بە قوتابیەوە هەیە، پەیوەندیان بە فێرخوازە بەڕێزەکانەوە، پەیوەندیان بەوە هەیە کە لە بواری پەروەردەیە ڕۆڵ و کاریگەریان هەیە. چونکە ئێمە هەمیشە وتومانە دوولایەنە لە ڕێی مامۆستاو و لە ڕێی دایک و باوکە و پاشان لە ڕێی حکوومەت و وەزارەتەوە دەتوانین ئەم پرۆسەیە باشتر و چاکتر و مەزبووترکەین. میوانە بەڕێزەکان، ساڵانە لە مانگی 5ەوە تا مانگی 9 شتێک هەیە پێی دەڵێن پشووی هاوین. ئەگەر لێکی بدەیتەوە بە نزیکەی 4 مانگە کات. 4 مانگ مەبلەغێکی کەم نییە ئەگەر حکوومەت و دایک و باوک و وەزارەت بەرنامە و پرۆگرامێکی بۆ دانەنێ. 4 مانگ ئەکاتە 1/3 تەمەنی قوتابی. واتە کچێکی تۆ ئەگەر تا 20 ساڵ شوو دەکات یان کوڕێک تا 20 ساڵ ژن دەهێنێت، بە نزیکەی 4 ساڵ 5 ساڵی ناوی و پشووی هاوین بووە. ئایا وەزارەت، پەروەردە، بەڕێوەبەر، توێژەر، مامۆستا، دایک و باوک پلانێکی هەیە بۆ ئەمە جگەل لە خەوتن و بۆ خۆی لە ماڵۆمانەوە؟ ئایا پلانێکی ترمان هەیە؟ بابەت زمانێکی تر بڵێن دوکتۆر، وەکو ئێمەی کورد زۆر پلانمان نییە. ئایا لە دەروەی وڵات دەرباری ئەم بابەتە چی باسەکرێ و چیت بۆ هێناوین؟ کتێب هەیە لە بواری پەروەردەیە باسی ئەمە بکە؟ بەڵێ. کەس هەیە لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ئاستی پرۆفیسۆر و دکتۆر و مامۆستای زانکۆکان و توێژینەوە؟ بڵێ. هۆڵیدەی یاخود عوتڵا یاخود پشوو یەکێکە لەو شتانەی کە زۆر گرنگ و مهمە بۆ قوتابی و بۆ فێرخواز. لە هەندێک لە سەرچاوەکانە خوێندومەتەوە دەڵێ ساڵەکە چەند گرنگە پشووەکە، ئەوەندەی تریش گرنگە. ئەوە پشووەکەیە دەتوانێت ببێ بە هۆکارێک بوو ئەوەی کە من بە درێژایی ساڵ چیم پێوتەوە لە پشووەکە هەزمی بکاو اینجا ساڵێکی تر دیسان دەست پێ بکەینەوە. نەک بە عەکسەوە ئێوە شایەتیم بۆ بدەن ئەوەی بە ساڵەکە وتومانە لە 15ی 4ەوە یان لە 1ی 5ەوە تیکتۆک گیان خۆش بێ و فەیسبوک خۆش بێ و زۆر جا مناڵم پۆپتەڕەماش خۆش بێت، هەمووی زەربی 0 بکا و 15ی 9 دیتەوە قوتبەدینێکی بۆ هێناوی ئاو لێڵ ناکە، یەک مەکتەب بەدەستێەوە ڕەزالەتێتی هەرایەکە لەم سەر بوو ئەو سەر ڕاکە، سەرچۆپی و تەرتیبات ئەگرێ و هێشتا هیچیش نەبووە. اینجا مامۆستا ئەبێت تا مانگی 11 و 12 تۆزێ ڕێکێکاتەوە، هەتا مانگی نەورۆز بوو کۆڵە تۆزێ هێنێتە تایم، دیسان ساڵانە فلیمەکاکە و زۆریشمان هەیە بەداخەوە. 15ی 9 لە قوتابخانەکانی خۆم 15ی 9 کە دایک دایە دەسم وەکو پارەکە نەبوو، ئاڵوودەی مۆبایل و ئەنتەرنێت بوو، تازە کار لە کار ترازا بوو. ئاڵوودەی کچێک بوو یان کوڕێ بوو، تازە کار لە کار ترازا بوو. نەخێر بەعەکسەوە 1ی 5 دام پێی کوڕێک بوو عیارە 24، بەڵام 15ی 9 کوڕێکی بۆ من هێنایەوە ئەهلی مۆبایل، ئەهلی ئایپاد، دایک و باوکی بەلایە، ئایپادەکەی بەلایە. منی بەختیار چۆن بتوانم چارەسەری کەم، چۆن بتوانم بە قوتی کەم، چۆن بتوانم بەهێزی کەم، بە تایبەتی ئەگەر ئەم مناڵە وەکو ئاڵوودەبوون، چۆن مەسەن دەڵێن دایک و باوک ئامان وریا بە مناڵ ئاڵوودەی جگەرە و نێرگەلە نەبێ، ئەگەر نا دوایی چاوسورکردنەوە ئیسفادەی نییە، بە لەقەلێ دەیسفادەی نییە، لای تۆ نایخوا لە بازاڕی خۆ، لە بازار نایخوا چێت لە ناو مزگەوتەکەی خوا، لە ناو مزگەوتەکە نایخوات ئەچێتە لە سەربان و ئەیخوا و دوای چی لێ دەکەی. کاکە هەر هیچ نەبێ لای من و تۆ نایخوا، شووی کردیان ژن هێنا لەوێ دەیخوات و خۆی دەیکێشێ و بەداخە وەختە عجوبی کەس نازانێت. کەواتە گرنگترین شت ئەوەیە کە کار لە کار نەترازێ. بۆیە پێم خۆشە کۆمەڵی خاڵ بۆ جەنابتان باس کەم چی بکەین لە پشووی هاوینە. خاڵی یەکەم، هەموو کتێبە زانستیەکان دەڵێت ئاگات لە گەشت بێت. گەشت یانی چی؟ تراڤڵ، یانی شوێنگۆڕین. باشترین خزمەت بۆ مناڵ شوێنگۆڕینە. با بە زمانێکی تر بڵێن مناڵێک خەڵکی کارێزە وشکە لە بینی مەکتەبەکە و ماڵیان هەمووی 2 کۆڵان هەیە. ئەگەر ئەم 4 مانگەی هاوین هەنێ شوێنی تر نەبینێت، چاوی ناکرێتەوە، مێشکی ناکرێتەوە، چێژ وەرناگرێ،
با لە ماڵەوە هەرچی گۆشت و پڵاو هەیە بۆی داوێنی، با لە ماڵەوە هەرچی لەعابە هەیە بۆی بکڕی. بەس ئەم مناڵە مێشکی جەنجاڵ بووە و بێتاقەت بووە لەم دووسێ کۆڵانە، بۆیە گەشتی پێ بکە بۆ لادێکەی خۆتان، بۆ شارەکەی خۆتان. شەرت نییە گەشت ئیلایسە بە ڕێزەگەڵێت تۆ سەی لەم ڕێبات لە منە لە تێری قساگا من پارەی فیزەم لەکوێ بوو کاکە بیبە بۆ لادێکەی قەرەداختان، بیبە بۆ سەنگاو، بیبە بۆ تەوێڵە و بیارە، بیبە بۆ پارچێک، بیبە بۆ باخێک، بابە بیبە بۆ قەبرستان و بۆ نمونە فاتیحایەک لەگەڵ خۆتا بدا بۆ لەسەر ڕوحیانەتی دایە و باوە، بیبە بۆ عەلوەکە، بیبە بۆ مەیدانی حەیوانەکە. ئوستاز تۆ لە بیرتانە ئێمە باوکمان ئەمانی برد بۆ حەیوانەکان، من نەگەشتمە شەشی ابتیدایی و حەیوانەکانم جیا کردەوە. ئێستا ئافرەتێ پێم وتەوە چیوتێتی وا بزانم مەڕە، یعنی بەرخ و مەڕ و کار و بزن و هەمووی لە یەک جیا ناکاتەوە. گوێرەکەی بیرودەتی و مانگای بچووکە، مانگای بچووک یعنی نازانێت گوێرەکە چێ وشەی گوێرەکە نێبیستووە بەسەڵێ مانگای بچووکە. بۆ لە بەرۆی کە پشۆنگۆڕکەیەک نەبووە لە کچەکەیان لە کوڕەکەی کاتە خاڵی یەکەم گەشت زۆر گرنگ و موهیمە. وەکو بۆیە باسم کرد لە قەبرستانەوە بیگرێ هەر چێژی خۆی هەیە و سوودی لێ وەرەگرێ، هەتا بە ڕێزێک ڕۆژێک ئەیبا دەڵێ دکتۆر لە سلێمانیم ڕۆژە مناڵەکەمە من بۆ عەلوەکە، بیبە بزانە عەلوە چییە، بزانە جوملە فرۆش چییە، بۆی ڕەزالەت و نەهامەتی ببینێ، بۆی بزانێ عەلوەکە و خەڵکە چۆن پارە پەیدا دەکات، چۆن پیکابێک بۆ نمونە سڵقەیەنێت، هەموو پیکابەکە بای 50,000 دینارە 60,000 دینارە کە ڕەنگە ڕەنجی 3 مانگ 4 مانگی بێ، بیبینێت لەوێ بزانێت چۆن خەڵک بە جوملەشتە کرێ و دوای بە کیلۆ کیلۆی فرۆشێ و تەرتیبات و بۆنە. نەخێر ڕۆژێک بە ڕێزێک دایکێک ئەڵێ کاکتۆ وەڵا ڕۆژێ من لەگەڵ کچەکەی خۆما بردم بۆ قەسابخانە، بۆنە یە بۆ قەسابخانەی گشتی کوشتارگەی گشتی ئەوەی کە حیوانەکان و ڕوخسەت وەرگرێ وەڵای 2 مناڵم هێناوە کاکتۆر گیان حەز دەکەم قەیچێکە دەستکێش و تەرتیباتە بەسینها 20 دقە سعات بەس ببینێت چۆنە و چۆن بووی بزانێ ئەم دوکانی قەسابانە خواردنانە چۆن دێ، بۆی لێوە دکتۆری بەیتەری بناسێ، بۆی لێوە بزانێ کار و کاسبی و تەرتیباتێک کە دوای باسی دەکەم. کاتە خاڵی یەکەم کە زۆر گرنگە و بەڵام خۆ ئەگەر ئایلەیەکەش سەیرمانەکەن پاریان هەبوو حەز توانی عەمرەی پێ بکا فەنیعمە. خۆ ئەگەر ئایلە و خانەوادەیە کە سەیری بەرنامەکەمانەکەن لە ڕووی داراییەوە باش بوو بەڕوەڵا بە پیاوەکە ئەڵێم بەس سیارە بگۆڕە تیت کرد لە بندەرکەن هەروە دەیگۆڕیت و 30 وەرەقانەی تەبانی هەروە مۆدیلەکەی دەگۆڕیت 40 وەرەقە لە جیاتیەوە گەشتێکی تورکیای پێ بکە، گەشتێکی ئێرانی پێ بکە، گەشتێکی جنوبی عێراقی پێ بکە، گەشتێکی نەجەف و کەربەلای پێ بکە، گەشتێکی کەرکووکی پێ بکە. با بە خەڵکێ لە شاری سلێمانێ کچە سوێنی خواردووی دکتۆر 23 ساڵ تەمەنم نییە وتمە بەڵێ تا ئێستا گەلی عەلیبەگ و بێخاڵم نەبینیوە. ئێ بە شەرتێ لە سلێمانی بۆ گەلی عەلیبەگ و بێیتەوە تەسەوور ناکەم بای 50,000 بنزینی بێ ئوستاز هەر ئەوە نێوێ نیمە ڕۆژ بە ژنەکەت بڵێ کوبە و شفتەکە بکە ناو مەنجەڵێکەوە ئەڕۆین لە گەلی و عەلیبەگ و بێخاڵی خۆین تا 12 شەو سیارەکەشی خۆمانە دێنەوە بڕواتە مێ ڕەنگە بە 40,000 بنزینی بۆ نمونە مەسەن نۆرمەڵ بێت کە ڕەنگە زۆر جار لە ماڵ و 40-50,000 لە باخەکەی خۆی لە سیتەک سەرفی کرد بێتەوە گەشتکردن. ینی بەڕاستی من زۆر جار خەفەتە خۆم لە هەندێک گەنج لە خۆشمان کەمە مناڵی ینی عەرەبێکی جنوب خەڵکی ناسرێ و ئەمارەیە هەرچی شوێنە گەشتیارەکانی کوردستانە بزانێت لە زاخۆ لە ئامێدی لە بێخاڵ لە جوندیان لە گەلی عەلیبەگ لە تەوێڵە لە بیارە لە دەربەنیخان لە دوکان باس دانیشتمە لەگەڵیت ئەو دۆکان کرد لە من باشترە زانێ سەرەکەم لەگەڵ مناقەشە مناڵ چی دوکانی ئەم دیخۆش نییە دوکانی ئەو دیخۆشەوەتم غەزەب لە من باشترە زانی خۆ من 30 ساڵە 40 ساڵ لە سلێمانی بەقەت من نەمزانێت کاتە ئەمە بریتێ لە گەشتکردن ئەمەیە کە من و تۆ جاری وایە گاڵتە بە عەقلی دەکەین تۆ وەرە لە بەسڕەوە بێ بۆێرە نە کابرا عاقڵە کابرا لە بەسڕەوە دێ بۆ ئێرە 14 سعات 13 سعات لە ناو پاسایە بەڵام ئەزانێ مناڵەکانی چێژ وەرەگرن مناڵەکانی من خەڵکم بینیوە من بۆ خۆم ماوەیەک لە سوودانە بخۆین ڕەنگە بینەرەکانشم هەنێک بمناسن یعنی خەڵکی ئەوروپین بینیوە هاتووە بۆ سوودان ئێوە من و تۆ بینەڵین تشێتە هەبە جدیڵین عەقلی تەواو نییە یعنی تۆ لە ئەوروپا بۆچی دێ بۆ سوودان مشک و بریشک و دەشتیە بەس شوێن گۆڕینە خەڵکم بینیوە بۆ مثلن لە وڵاتانی عەرەبیەکان و هاتووە بۆ ئەوێ هاتووە بۆ دارفۆر هاتووە بۆ مثلن بۆ خەرتووم سەیری هەنێ ئەهرام شتەکانی کردووە لەوێ اینجا بەعەکسەوە خەڵکێکێ ماڵی لە دووبەیە ماڵی لە بەیروتە لە لوبنانە بەس دەچێت بۆ شوێنێکی ترکەواتە گەشتکردن ئەگەر شوێنەکە خۆش بێ یان ناخۆش بێ کێشە نییە چێژبەخشینێکی هەیە بۆ منداڵەکە تکایە لە بیرمان نەچێت وەمە هەڵەیەکی زۆر گەورەیە بەداخەوە پیاوی وا هەیە لەبەر ڕاوە دینار و دوکان ماڵەوە ناپەرژێ بە هیچ شتێکە ژنیش پێڵێ ئەم پێنجشەمە جومعە بۆ ئێمە دانەڵێ مەعمی لەم زۆرە من گیانم بە پێنجشەمە جومعە ئێ باشە سەرت بخوا هەر کۆیەکەیتەوە هەر سەفتەیەکەی ئاخر مناڵەکانیش دوایی لە پڕێکا سەرەکەی سەردەرچوونین کاتەوە خاڵی یەکەم گرنگە خاڵی دووەم پشووی هاوین بۆ سکیڵ یانی چی بەهرە زیادبوونی بەهرە مەسەلەن
مناڵێک دەکەمە خولی مەلەوانی بەهرەیەک زیادە بێ، مناڵێک دەکەمە خولی شەترەنج عەقڵی زیادە بێ، مناڵێک دەکەمە خولی پەروەردەیەکی ئاینی لە پەیمانگاکەی دکتۆر بەختیار عەرەبیەکەی بەقۆتە بێ، مناڵێک دەکەمە مەسەڵەن من لە پەیمانگای خۆم خولم هەیە بۆ بواری گەشەپێدان، مناڵ دەکەمە خولی گەشەپێدان، لە خولی گەشەپێدانەکە لەسەر زمانی جەستا هونەری قسەکردن، هونەری گفتوگۆ، هونەری وەڵامدان و فێرە بێ. ئەم کچە ئەم کوڕای تۆ لە مەکتەب دەرەجە فولیش بێ و دەرەجە یەکەمیش بێ ئەگەر قسەی نەزانی پارەی پێ پەیدا نابێ. وایە نەمە حەقیقەتە. ئەگەر بۆ نمونە بڕوانامەی بەرزیشی هەبێ ببێ بە دکتۆرێکش ئەگە چوار قسەی خواسایی نەزانی هەر لە عیادەکەی نەخۆشی نابێ، ناتوانێت قەنەعەت بە خەڵک بکە. ئەگەر تاجریش بێ دوکانێ بدە دەستێەوە ڕەنگە دوکانەکەی کەس نەبێ بە معمیلی، کاتە هونەری قسەکردن و گفتوگۆ و هەوڵدان و معامەلەکردن بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمە. سکیڵ یعنی تەنانەت قەیچێکە بەسەن بەڕێز گەڵێ کاکتۆر وەڵا ئەم کوڕەی من ئەکەمە خولێکی کۆمپیوتەر دەست خۆش بێ، وەڵا ئەکەمە خولێک بۆ نمونە بۆ خۆشنووسی دەست خۆش بێ. بەڕێزێکی تەڵە کاکتۆر بەڕای تۆ مناڵێکەمە ئەم هاوینە بیکەمە خولێکی کەمان ژیان بۆ نە پیانۆ بۆنە. لە مەجلیسێکا بووم پار بوو پێرار بوو سرم کرد بە ماڵێک ڕابێرن بە دایک و باوکێک ڕابێرن مناڵەکە کردە خولی دەف تخوا ئەوەشتە تخوا کاکە بۆ خۆش نییە جارێکم بۆ خۆی دەف لێدا جەوی هەیە لەگەڵیشە هەنێ مناجات هەڵێت جەوی هەیە هەنێ بەسەر شان و باڵی پێغەمبەر و هاسوونەت و ئەویش بۆ خۆی خێرە چوار ڕۆژی تریش ئەگەر یادی مەولود هەبوو کەستان ناوێت دەفتان بۆ لێدا هەر مناڵەکەی خۆتان دەفێکی خۆشتان بۆ لێدا و تەرتیبات و مەجلیسەکەشتان بۆ خۆشەکە وتیان وڵای خۆ بەقەت و بیرمانێ نەکردەوە دەی بە مەبەستم لە عەقڵەتی ئەو خەڵکەیە وازانێ بەس ئینگلیزی ئەڵێ ئینگلیزی گود مۆرنینگ گود بای ئاخر هەر بە گود بای دوای کچەکە و کوڕەکەت وازت لێنێ دامە و فریای ناکەویتەوە من چی لە گود بای بکەم ئەگەر ئەتەکێتی نەبێ ئەخلاقیاتی نەبێ سکیڵی نەبێ بەهرەی نەبێ کاتەوەش خاڵی دووەم کە بەداخەوە زۆر بەداخەوەم ئێمە بە دوای ئەوە ناگەڕین کە کەم تا زۆر ئیشی لەسەر بکەن خاڵی سێم خوێندنەوە زۆر گرنگە مناڵ هاوین دەبێ بخوێنێتەوە جا خوێندنەوە ئیسە سێ چوار نەوعی هەیە مەسەلەن ئوستاز ڕۆمانێکە کڕێ و ئەڵێ مناڵەکان بیخوێن و با پێکەوە گوێی لێ بگرین ئەوە جۆرێ خوێندنەوە جۆرێ خوێندنەوە چییە ئەڵێ مناڵەکان ئەوە بخوێنەوە وەرن بە کورتی بۆمان باسکەن ئەوە جۆرێ خوێندنەوەیە سێم جۆرێ خوێندنەوە چییە کتێبێکە کڕی کە تۆزە بە قۆت و بێزە تۆزێک تۆی خوێنیتەوە تۆزێکیش تۆ بیخوێنەوە تۆزێک تۆ ئەو بیخوێنەوە ها ئەوە گڕێدیت ئەوەش خۆئینە جۆرێکی تریسە خوێندنەوە چییە ئەویش ئەوەیە کە کتێبی دەنگی هەیە کتێبی دەنگی لە کۆمەڵە کتێبێکە کراوە بە دەنگ ئەیکەیتە ناو ئایپادێکە وەڵی مناڵەکان گوێی لێ بگرن مەسەن کتێبێکەی ئەزانم بە ناوی هونەری هاوڕێگرتن ئێوە هەستەکەن بۆ هەموو مناڵێ گرنگە وایانە یعنی ئەگەر هەر هیچ نەکا بۆ ژیان پێویستی بە هونەری هاوڕێگرتنە ئێ مناڵ نەکبەتە کتێبێک 200 لاپەڕێ نایخوێنێت وڵە تااقەتم لێت چاومێشێ زەحمەت نەبێ بێنە ئەو کتێبە بە فلاشێک لە منی وەرەگری لە پەیمانگای منی وەرەگری لە شوێنێکی وەرەگری بە فلاشێک بۆ یەکەیتە ئایپادەکاڵی کوڕە جوانەکەم بەدەم چەرەسات و چای خواردنەوە بۆ خۆت گوێی لێ بگرن وە کتێبەکەش باسی هونەری هاوڕێگرتنەکە ئیسپادەی دێک کاتەوەش خاڵێکی زۆر گرنگ و موهیمە بەڵام بۆ ئەوەی حەز بۆ کتێب تیا دروستکەی ئەبێت جاجابیشی بی بۆ پێشانگای کتێب ئەبێت جاجا لەگەڵ خۆتابی بی بۆ بسەن بۆ کتێبخانە ئەبێت جاجار لەگەڵ خۆتابی بی بۆ کتێبخانەی فلان لە سلێمانی بڵێ دەی کوڕم حەزت لە چای قاوە نسکافە کاپۆچینۆ ئەخ کتێبخانەی ئیسە وەک جارانی نییە ئێوە زانین بە چایخانە چایتیایە نه بە گەنجم و تۆ چای ناخۆی کاکە دەبڕۆ کتێبخانە چای بخۆ ئێستا کتێبخانەیە لە سلێمانی چای هەیە قاوە هەیە نسکافەیە کاپۆچینۆ ئێماڵی ننکم ڕەنگەم چواریتیان نەبێ ئێماڵی دیوەخانەیە لە سلێمانی ڕەنگەم چواریتیان نەبێ بە چای دیژنەمەکەی تێدا مادام لە کتێبخانەکە بڕۆ لە جیاتی و 250 لە چایخانەی دەی بە چای لە ناو کتێبخانەکەیە چایەکە بکڕە بە 250 بە 500 نار لەگەڵ شا کتێبی تۆزێ بخوێنەرە و داینە پاری کتێبەکەش لێ وەرناگرن ئوستاز تو سەی وەسایی چەند ئاسان و بەس گەنجی ئێمە نەکبەتە بەرەو پیری ناچێت بەس ئەبێ ئەمە بزانێت من ئەیزانە بەس گەنج نازانێ گەنج نازانێ ئەگەر حەزی لە چایش بێت لە کتێبخانە هەیە گەنج نازانێ کاپۆچینۆ و شیریش ئەتوانێت لە ناو کتێبخانە بخوا وا تەسەورەکە ئیلا لە چایخانەی فلان ئیلا لە کافتریای فلان کە ئومێ دەکەم وای لێ نەیە نێرگەلەش بەر لە ناو کتێبخانە ئەویش بگەنێن ئیشەکەی تێک بدەن بەڵام بە تایبەتی لە شاری سلێمانیە چەندین کتێبخانەمانێ بە دەستخۆشیەوە سوچێکی داناوە بۆ ئیسراحەت و جاخێزانە ڕوا خانەوەدا ڕوا ئەو خوشکە بەڕێزەم لە جیاتیەوەی ماشەڵڵا چۆن دێی بۆ سلێمانی ڕاکە بۆ دارستاوەکە
ڕاکە بۆ بازاری لەنگەکە دوو عەلاگاکڕی خەریکە تووشی زەخت و شەکرابی ئەوەنە بەرزێک عەلاگە بەرزەکەی تووشی ئینزلاقە بینە لەگەڵ مناڵەکەی ئەڕۆم ئەکوڕم بۆ خۆت سەیرێکی ئەو کتێبانە بکە و بەڕێزم دووخوا دوو چایمان بۆ بێنە و چایەکەش ئەخۆیت و مناڵەکەش هەندێک پەڕا خوێنێت و هەندێک کتێبە خوێنێت ئەوش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و موهیمەکە بەداخەوە کەمتر ئێمە هاوینان یعنی تەلاقدانی کتێب ئیتر کتێب خۆ بگرە لای چۆ هەرچی کتێبە ئەپێشرێتەوە مالعیلم مناڵ لە هاوی نابێ فێر بکرێت چۆن کتێب بکڕێ و کتێبخانە دابنێ و کتێب کۆکاتەوە و کتێبی خارجی بخوێنێتەوە بۆی باش و چاک و مەزبوطی. خاڵی چوارەم بەڕاستی من بە زەروری ئەزانم ئەویش ئەوەیە کە فێرخواز و قوتابی بە مامۆستا و بە قوتابخانە و بە هەمومان و ئیش لەسەرەوە بکەین کە بواری ئاینی بە قوت و بەهێزکن چونکە ئاین بەشێکە لە منداڵ ئاین بەشێکە لە پەروەردە لەناو قوتابخانە ڕەنگە مامۆستای ئاینەکان نەیتوانی بەکو پێویست فێریکە کەواتە قەیچێکە ئەگەر جەنابەت مەسەڵەن پیاوە بەڕێزە لە کاکتۆر وەڵی مناڵ حەزمە کرد فێری نوێژی بکەم بەس ناشکوی نەبێ خۆ لەبەر مەکتەب مەجال نەبوو کەواتە لە ناو هاوی نەتوە توانی ئەتوانین جاجارێ لەگەڵ خۆ تابی بێ بۆ مزگەوت ئەتوانین جاجارێ لەگەڵ خۆ تابی بێ بۆ کۆڕ و سیمینارێک ئەتوانی هەر دینێکت هەیە بەڕێزێک سەیرمانەکان شەرت نییە دینی ئیسلام هەر بەڕێزێک سەیرمانەکە بەڕێزێک خەڵکی عینکاوەی ڕە دوکتۆر من دینی مەسیحێتم زۆر باشە دینی مەسیحی حەقیقی خۆت بڕۆ بە منداڵەکەی خۆت بناسێنە بڕۆ بیناسێنە بڕۆ باشی بکە بڕۆ کتێبەکانی لەسەر بخوێنەرە بڕۆ تەرتیباتە بڕۆ دانیشە مناقەشەی بکە بەڕێزێکی تر وڵای کاکتۆ من حەزەکەم من مسلمانم و حەزەکەم دینداری فێرە مناڵەکەم دەیقەی چێکە منداڵەکەت با دووسێ جار لەگەڵ مامۆستایەکی ئاینیە پرسیارێکە شتێکە چاوکرانەوەیەکە جا مناڵەکەت 5 ساڵە 10 ساڵە تا 15 ساڵ و 20 ساڵ چونکە بەڕاستی دوایی لە دەست دەرەچێت یعنی من بۆ ئەم قسەی لێرە باسەکەم بەڕێزان مناڵ کە گەشتە 18 و 19 دوای نازانی چۆن دیانەتی فێرکەی دوو لە ڕووی جەنابتان لە زانکۆ پێڵی بۆ نوێژ ناکەی جت و چەقەنت بۆ لێدە پێڵی بۆ مەسەر فلان ناکەی گاڵتەی بە عەقڵت دێت چونکە تازە پێشتر تاو مێشکی تەقی گرتووە یان ئەبێ نەخۆشیەکی توش بێت بۆی بێتە ڕێ یان ئەبێ خۆی تۆزە عاقڵ بێ بخوێنێتەوە کە زۆر جار ناشخوێننەوە ئەو کتێبی زانکۆ ناخوێنێتەوە هاوار بە ماڵم چ جایوە کتێبی بۆ نمونە پەروەردە و کتێبی ئەوە کتێبەکەی خۆی کتێبەکە من داوم پێڵم و کتێبە لەو کتێبە ئیمتیحانەکە هەمووی لەوا دێتەوە پێم وتووە لەو مەرزەمە دەرناچێ مەرزەمەکەی منی بۆ نەخوێنراوەوە ئیسە لە چوو ئەچێ بڕوا کتێبی تەفسیر بخوێنێتەوە ژیانی پێغەمبەران و ژیانی پیاوچاکان و سەرکەوتوان کەواتەوە خاڵی چوارەمەکە ومێ دەکەم بەڕاستی بە هەمومان و ئیشی لەسەرکەین خاڵی پێنجەم کە گرنگەویش بریتیە لە بەهێزکردن هیچ کەسێک نییە سەیری ئەم بەرنامەی بکە من بڵێم مناڵەکەم لاواز نییە ئیلا لاوازە ئەو بەرەزاڵە مناڵێکی من هەیە لە بواری ئینگلیزیە لاوازە کەواتە تەرکیز بکە سەر ئینگلیزی ئەو بەرەزاڵە کاکتۆر مناڵێکم هەیە لە بواری عەرەبیە زۆر لاوازە کەواتە لە بواری عەرەبیە چۆن کەلیماتی عەرەبی لەبەرکات چۆن عەرەبی جڵفەی باش بێ ئەو بەرەزاڵە کاکتۆر من مناڵێکم هەیە بەڕاستی بەشێکی هۆکاری خراپبوونی دەسوخەتی ناشرینە کەواتە بەهێزی کە لە دەسوخەت و لە خۆشنووسی و تەرتیباتە ئەو بەرەزاڵە کاکتۆر من مناڵێکم هەیە سوبحان الله پخی لێکە سەرەکەی دەسەکاتە گریان بڵێ هەڵسە دەسەکاتە گریان ئەڵێ ئەو شتم بۆ بڵێ دەسەکاتە گریان متمانەی بەخۆی نییە خۆی بە لاواز دەزان ئەوە بینێرە بۆ من بە قوربانێ بم ئەزانم چۆن بۆ چاکەم خولی گەشە پێدان و خولی پەروەردەکردن و خولی بەقووەتکردن و خولی بەهێزکردن و خولی پێ بەهێزکردنی کەسایەتی و اینجا قسەی پێ دەڵێن و سیمیناری پێ دەکەین و کۆڕی پێ دەکەین و سەردانی شوێن و تەرتیبات نەخێر بەعەکسەوە ئەو خوشکە بەرەزاڵە دوکتۆر مناڵێکم هەیە بوومە تەپەن بەدەستێەوە یەک مسقاڵ تەماحی نییە ئەلە پەنجاویەکی هێناوتێتی خوا نەی بڕێ دەرەجێکشی زیادە پەنجاویەک هیچی نییە تەماحی نییە ئەڵێ بەو بێت 49 بێنە بۆی بکەن بە 50 ئێمە بەڕاستی تو خۆت دیقەت بدە ئەمە بۆ ژیان زۆر مشکلێ فاشلە بێ ئەمە دوای ژن بەدەستی ئەبێتە پەن ئەڵێ دوکتۆر 300,000 معاشێتی 300 فلسیتر پەیدا ناکە ئەڵێم بڕۆ ئیشێتر بکە بڕۆ دوکانێ بکە بڕۆ لەگەڵ کاکەتا ئیش بکە بڕۆ هاوین ئیش بکە بابە خەڵکەیە کە ئێستاکێ لەم مەجلیسەیە باسی دەکەین خەڵکێڵە کاکتۆر پیاوەکەم مامۆستایە ئەڵێم ئەڵێ دوکانێ لە بەردەمی ماڵی خۆمان هەیە هی براکەیەتی نەفرێکی هێناوە 300-400 هەزارێدا تێ مانگانەڵم پیاوەکە خۆ تۆ لە مانگی 5 و 4 و 5 هیچت نییە تا مانگی 9 دەبڕۆ و 4 مانگە با 400 هزار پیاڵە بۆ چیمە ئەمە نەبێت تەماح ئێڵ وەکتی تریش دیناری گیرفانێ فەتەر ڕۆکە وەکی تریش قەرزاری براکانت ئەمە زین بەشێکی چییە بەشێکی بێ لا مبالاتیە کە گرنگی بنەدانە بە خۆی گرنگی نەدانە بە داهاتوو بەڕاستی ئەمە بە فیزیا و کیمیا باش نابێت ئەمە بە کۆرس باشە بێت ئەمە بە چالاکی باشە بێت ئەمە بۆ باشە بێت کە حەز و خولیا و تمۆحی بۆ دروستکەی کاتەوەش خاڵێکی تر کە گرنگ بەڕێزێکی تر ئەو بەڕێزاڵە کاکتۆر من کچێکم هەیە بەڕاستی وەزع شەڕ خەریکی قلێبلیە نامە و نامەکاری و ئەڵێ نامم پێگرتووە بۆ کوڕێکی نالوتێتی بتخۆم ئێڵێ دوکتۆر من بۆ بە حیاتی بە باوکی موتووە بتخۆم تا ئەم بە کوڕیت خەڵک بڵێ بتخۆم
ئەڵێ دکتۆر گیان نامەم پێگرتووە ئەسەرەکەم جوابی نردوو بۆ کوڕەکە وتێتی چی کەی بێ لەم زیندانە نەجاتم دەی زیندان یعنی وەرە لە ماڵ باوکم نەجاتم دە لەم زیندانم ئێمە ئەمە چییە مانەیەم کچە لاوازە مانەیەم کچە لاوازە یان دەرونی نائاسوودەیە کێڵە پێویستی بە دکتۆری دەرونی نییە یان کۆرسێکی پەروەردەی باشی ئەوێت ئەوەنە خۆی بە زەعیف نەزانێ ئەوەنە بۆڵە بۆڵ نەکات ئەوەنە بۆ نمونە کاتەمەش گرنگە ئەم لاوازیە ئەگەر بەڕێزێکەڵێ دکتۆر ئەمە قەیچێکە وازی دەبێت ئاخرەمە دوایی ئەمە خۆی ئەوەنە لاوازە ئەگەر کوڕێک وازی دەبێنە خۆی کوژێ ساڵی داهاتوو ناموو نامەکارێکە ئەگەر کوڕەکە ئاڕێکی بداتێ و بۆ نمونە ڕەفزی بداتێ کاتەوەی خۆی کاتەژێر سیارەکەیان حەب بخۆ کاتە دەبێت لە ئێستۆ بەهێزیکەی نەخێر بەعکسەوە ئەگەر دەرەجە نهێنێ لەوەچە بی لە خۆ کوشتن کاتە کاتەوە بەڵایەکی گەورەیە من چی بکەم لەوەی کە مناڵەکەی تۆ بۆنە لە فیزیا و کیمیا زایفە بەس لە لایەکی ترەوە لاوازە بەڕاستی دەبێ هاوینان ئەو سێ چوار مانگە دایک و باوک مشوری بخۆن زۆر باش و چاک و مەزبوطە خاڵێکی تر کە زۆر گرنگە خاڵی پێنجەم ئەویش ئەوەیە کە لە کتێبە زانستیەکانە خوێندوومەتەوە لە سەریش ئەوەیە کە بریتێ لە وۆرک ئیش جارانی هەمان بوو من لەم بەرنامەوە دەڵێم ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ دایک و باوکم ئیش نییە بە منیان نەکرد بێ قازانجم کرد بەڵێ لە گوڵە بە ڕۆژە فرۆشتن و ئاو فرۆشتنەوە بیگرە هەتا جایبی سیارە هەتا شاگردی مامەم حەسیب کە لە حیسنایی ئیشمەکرد خوا عافوی کە ئێستا نەماوە بۆی شەو باسیەکەمەوە باسی واقعی ژیانی خۆمەکەم هەتا تیجارەتی ئێران و بۆ نمونە عێراق هەتاوەکو بۆ نمونە فەلاحەت هەتا شوانی هەتا شت فرۆشتن هەتا ئەشیای کارەبایی فرۆشتن هەتا ئەوەی کە باوکم ئەچوو لە بەغا وەختە سەدام هێشتاکەن مابوو گۆڕ بە گۆڕ بێت ئەشیای سیاری هێنا و من ئەم ساغمە کردەوە بڕۆ بۆ هەموو شتێک ئەوە هیچ ئەوی سەبیرم کەوتەوە ئیشی مەطعام خەبیر بم لە کەباب و لێزار بم لە کەباب و جگەر و تکەی مریشک بۆنە بۆی کە ئێستا ئەگەر حکومەتیش تەعینم نەکا ئیشێک بزانم پیشەیەک بزانم ئەگەر وەرشەهادەکەشم حکومەت وتی بڕۆ خواحافیز بڵێم 100 جار خواحافیز تۆ خواحافیز بە منەکەی من 100 جار خواحافیزی بە تۆکەم بەشی ئەوەم هەبێ بۆ ژیان فێر بم تۆمانی کە باسم کرد بە هەریچێک لەمانەتوانم 2 دینار پەیداکەم بۆ خۆم و ماڵ و مناڵم بەس گەنجە ئێستا تەلەبەی زانکۆ هیچ نازانێ بەجگەلەوەی مۆبایل و ئاوا قژی دەفتەری لادا و جار جیاڵی لێدا هیچی تر نازانێ بەجددی نازانێ هێرکەوڕۆنێک لێ بنێ نازانێت تەماتەیە سوورەکرا بۆ خۆی بکە نازانێت تا بازاڕەکە بڕوە لەگەڵ دایکی ئەڕۆخ و خۆتان بینن هەندێک کرد نازانێت مەعامەڵی تەنورە و قەمیسەکەی خۆی بکات ئێمە چۆن نتوانێت لەگەڵ ژیانە قڕ بەسەری خەستوویەکی تووشە بێت حەودەئینە وەکۆڵێت حەودەمەوەکو ئەڵێت لەولا چوار پێنج دشی تووشە بێت بەڕاستی بۆ خۆی بەڵان کەواتە مش خاڵێکی تر گرنگ و مویمەکە ناوبڕێک وەردەگرن بەڵام دوای باسی دەکەم کە ئیشکردن و جۆری ئیشکردن بەڕاستی چەند گرنگ و مویمەکە بەداخەوە لە وڵاتی خۆمان بە ناوی نەستەلە و بە ناوی دڵم نایە خەریکە هەموو مناڵەکانمان تەپۆ دەکەین و من دڵنیام چەند ساڵێکی تر ئەم پارە زۆری و معاش زۆری و ئەوەی کە مناڵ تۆزێ دەستی دایە ئیسراحەت و دایک و باوک بەڕاستی نەیکرد پێم وایە زەرەر و زیانی دەبێت ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنە وڵاتان فەرموو دووبارە سڵای خواتان لێبێت ئەزیزەکانم خۆشەویستەکانم پشووی هاوین لابوودە و ناتوانین خۆمانی لێلا بدەین هەموو ساڵێک شتێک هەیە بە ناوی پشووی هاوین بەڵام ئافرین و دەستخۆشی بۆ ئەو دایک و باوکەی کە دەتوانێت سوودی لێوەرگرێ دەستخۆشی بۆ ئەو وەزارەت و حکوومەتی کە ئیشی بۆ دەکا و کاری بۆ دەکات سوپاس و دەستگوشینمان هەیە بۆ ئەو مامۆستا و بەڕێوبەر و توێژەرانی کە تەنها ئیشی ئەوان تا 15 نییە بەرنامە و پرۆگرام و سکێجوڵێکیان هەیە بۆی بیدەن بە قوتابی بەڕێزەکان بڵێن کوڕە جوانەکەم کچە جوانەکەم ئەم هاوینە ئاوا بکەن و ئاوا بڕۆن هەتاوەکو 15 کە دێنەوە بۆ لای ئێمە بەم جۆرە سەرفی بکەن پێش ناوبڕەکە باسی گرنگی ئیشم کرد بۆ فێرخواز و بۆ منداڵە ئەزیزەکان ئەزانم ئیسێکێکمان لێ زنووە بێتەوەڵێت چۆن دڵت دێت بە منداڵ ئیشەکەیت بەڵام من وەڵامی ئەو بەڕێزە دەدەمەوە دەڵێم مناڵێک سەرما و گەرما نەبینێت منداڵێک جاجار بێتاقەتی نەبینێت من نەموتووە منداڵەکە بدە دەست کەسێکی دوو لە ڕووی جەنابتان ناڕەسەن و نالەبار بیدا بە دار و بەردا و حەزێتی بدە من نەموتووە بیدە بە نەفەرێکی جمێن فرۆش هەتا ئیداتەوە دەسەت بە سفێری جمێن و دایک وا و خوشک وا و فڵان و فیساری وای بکە من وتم ئەگەر خۆت دوکانت هەیە بەکاری بێنە ئەگەر خاڵ و مامی زۆر باش و چاکە بەکاری بێنە ئەگەر خۆتان دوکانێکتان هەیە لەبەر دەرگاکە بەکاری بێنە ئەگەر کەسێکی ئەزیز و نزیک دەناسیت تەنانەت شاگردیشی نەوێ
من دەڵێم 150,000 بدەرە بە دوکاندارەکە بڵێ لە ژێرەوە مانگانە 40,000 بدە بە مناڵەکەم باوا بزانێ پارەی تۆیە بۆی قەدری 40,000 بزانێ بۆی قەدری 150,000 بزانێ بۆی قەدری کاسبی بزانێ بۆی بزانێ دوکان هەیە لەم شاری سلێمانیە دەبێت ساڵ 12 مانگ سعات 6:30 دوکانەکە بکەیتەوە بۆی ئەم منداڵەی تۆ کە لە پۆلی چواری ئامادەیە بزانێت ڕۆڵە دوکان هەیە لەم شاری سلێمانیە دەبێت بە درێژایی ساڵەکە مەگەر جارجار پشوویەک یان جژنانێک ئەگەر نادەبێ هەموو نیمەڕۆیەک نیمەڕۆ خەوت لە خۆت حرام کرد بێ و لەو دوکانە بی بە قرپەی گەرماکەشەوە ئەگەر بەم جۆرە نەبێت من دڵنیام ئەم گەنجا ئەم کوڕوکشەی تۆ ڕاستە دوای دەیخەیتە بازاڕەوە ڕاستە دوای بڕوانامێکی بۆ بەدەسێنی بەڵام ئەوەندی من بزانم ساردوو گەرمی نەبینیوە و ڕەنگە نتوانێت ڕاوە دینار و ڕاوە ژیانی خۆی بکات و ڕەنگە نتوانێت هەنگاو بە هەنگاو سەرکەوتوو بێ بۆیە ئافرین بۆ ئەوانی کە هەلی کاری باش و چاک بۆ منداڵەکانیان دەدۆزنەوە ئافرین بۆ ئەوانی کە لە مانگی سێوە و ئیتر لە کۆتایی بەهارەوە بیت لەوە دەکەنەوە کە چۆن بتوانێت تەمان هەمیشە هەتا بتوانانی لەگەڵ خۆتانە بێ باشتر و چاکتر و مەزبووترە سەلامەترە بەڵام ئەگەر بەڕێزێک ئەڵێ وەڵای دکتۆر من خۆم فەرمانبەرم دوکانم نییە خاڵێک مامێک هاوسەیەک دراوسەیە کەسێکی زۆر باش و بە ئەخلاق بە ڕەوش دیندار لەبیرت نەچێت ئەخلاق ڕەوش دیندار و کەسێکی بەڕاستی دانسقە بێت ئاوا باش و چاک و مەزبووتە چکە دیوەکەی تریشیمان هەیە گەنج هەیە ئەڵێ دکتۆر مامۆستای وا بەڕێزەیە یان پیاوی وا بەڕێزە لە کاکتۆر مناڵم دایە دوکاندارێک بە جگەرە خۆری دایەوە بە من کوڕم دا بە یەکێک بە نێرگە لە خۆری بە کۆڵێ لەگەڵ ڕێزمە بەشتی خراپ و قێزەونەوە دای پێم کچم لەگەڵی چێکادانە با بڕە ئیشت لەگەڵا بکە کار لەگەڵا بکە بەڵام سەیرم کرد دەستی داوەتە نامە و نامەکاری و چاوبەشقەڵی و بەزم و ڕزم کاتە دەبێت زۆر ئاگادار و حەزەر بی بەڵام من وەکو خۆم وەکو بەختیار قەنەعەتم وایە لە مناڵیەوە هێواش شواش فێریکەی باشتر و چاکتر نەک لە پڕێکە خەریجی زانکۆیە وتویانە وەرە دوکاندار وتێتی لە ڕووم نایە وتێتی عارەبانم دابنە وتێتی لە ڕووم نایە وتێتی نازانم مێزێ دا وتێتی لە ڕووم نایە باوکشی پێم کردێتی گاڵتە پێ و توتێتی ڕۆڵە جان کۆمپانیا و وەزارەتم لە چۆ بێداینم بە تۆ ڕاستە تۆ خەرجی زانکۆی بەس واقعەکەی کوردستان و دەروی وڵاتیش سەوایە خۆ لە دەروی وڵاتیش بۆی گەنجێک دەممان لێ نەکات و خەڵکێ لە ئەوروپا هەندەسەی تاوکردو بەشە تۆپیەکان و بەشە چیشی تاوکردو بەڵام لە غەستێک ئیشەکات لە مارکێتێک ئیشەکات لە دوکانێک ئیشەکات لە شوێنە ئیشەکە بۆیە ئەم عەقڵێتە بگۆڕین دەبێ مناڵ لە سەرەتاوە نرخی پارە و قەدری پارە و شێوازی پارە پەیداکردن و ڕێز و شکۆی بەڕاستی ئیش و کار و کاسبی و کاسبکارەکانی لەلا دروستکەین بە دڵنیاییەوە من قەنەعەتم وایە خۆشتر و باشتر و چاکتر دەژێت گومانم لەوە نییە کە میوان عزیزەکانش مداخەلە و قسە و کۆمنتی خۆیان هەیە بۆیە پێم خۆشە بەشداری ئەوان وەرگرم اینجا گەشتێکی خۆم مابێت ژیان خان مداخەلەیەکی هەبوو خوشکم ئەگەر ئەو مایکەی بدەیت یافوو پێشە شتێک بەنای خوای گەورە و میرەبانەوە سپاسی و خوای گەورە کەم کە بتوانیم ببینم و گوێ بگرم و تێ بگەم ئەوە لوتفی خوای گەورەیە سڵاو لە هەموو میوانەکان لێرەوە باسی یەکەم هیچ شتێک گران نییە یعنی بەڕاستی بەس مردن گرانە ئەوش نازانین کێ ناوەختە میوانێکی ناوەختە بێ ئاگامان لێ بێ موجارێک کە چێشتمان لێنا ئەبێ قاپێکی زیاد لێنین لەبەرەوەیەوە وتەیەکی کوردەواری خۆمانە مردنیش بکەنە پای ئەو وتەیەی کە ئەڵە میوانی ناوەخت من لێرەوە تەمەنم 8 ساڵ بوو باوەڕ بکە هەموو جارە باسی یەکەم بۆ مناڵەکانم ئەڵێن دایە چۆن فریاکە ئەڵم سپاس بخوا ماندوونیم دڵخۆشم لۆی کە گوێم لێگرن تۆزی دڵم پیسە بۆ مناڵەکانم یعنی خۆیان ئەڵێن دایە تۆ بۆ دڵە پیسە ئەڵێمەوە دڵە خۆشەویستی لێتانە پرسم و کاتێکیش دڵم لێتانێ شاو بازتانم کرد هەر بزان نەیش خۆشەویستیە تەلەفۆنیان بۆ کەم جاروایە لە مەکتەب ڕێستێک وەرەگەم ڕێستەکانی ئێمە دوو ڕێستە بەیەکە و لە بین ڕێستەکە یەکسەر تەلەفۆنەکە محەممەد گیان پرسیارم زۆر لاگەڵاڵا بێ چه سپاس بخۆش ئەم 2 ساڵم بە جوانی بڕیەوە بەس تۆزە لە ئەنگلیزی بیرکاری خراپم چکە نازانم مشکم وەری ناگرێ ماوەیە کە تووشێ و زۆریشم حەز لێ بوو ئەم بەرنامەی تۆ زۆر دەمێکە چاوەڕام بوو منجا من سپاسێکی کەی خوای گەورە دووبارە ئەەکەم و هەمیشە بۆ چاو دەسە داوێتی پێم من فەرمانبەرێکی پەروەردەم سیقەیەکی وام پیا کردووە وەکو ژیانی دایک ڕازگری کتێبخانم مەسئولم لە چەنەها کتێب مەسئول بەشم سپاس بۆ خوا مامۆستاکان کەیەن بۆ لام ئەڵێن بە یارمەتی بینە ژوورەوە ئەڵێم کوربا بە ئێوە ماڵی خۆتانە قوتابیەکان لە جیاتی پێم بڵێن مامۆسانێکیان بەدایکە بانگ مەکەن لە ئامادەی پیشەسازی بەکرەجۆم وە کتێبم زۆر خۆشەوە هەر لە مناڵیمەوە کە دانیشتوم لە سجنی شاهتا لە زیندانە نامم بە گوێنی ئەنووسی بە سووف ئەمنووسی ناوی هەر 5-6 ئەمانم ئەنووسی ژن ئەهات بۆ لامەی دەوگونیە چی لێ بکەم ئەچوم عەجەلە تەباشیرێک ئەم
ئەم شتەی کە بەقەت ئەم گەچەوەیە زوو لەسەر گونیەکە دیاریم ئەکرد و بە سوفی سەوز و سوور ئەچوین بە دەوریا بە زیۆمان ناردە دوو بست لەوێ ئەگەشتە دەست کەس و کارمانە نێجار جا من گەڕامەوە بۆ ئەوەی کە باسی کەم کە بەهێزبوونی ئینسانەکان لە دەست خۆیەتی سپاس بەخوا من فریا کەوتوم بۆ ئەوە حەزی شەکەم هەمیشە کۆڵ نەدەی هەمیشە دڵکراوی خۆشبەخت یعنی بەڕاستی خۆت ئاژاوە بۆ خۆتەنێتەوە خۆت دڵی خۆت ناخۆشەکەی ئەوەی بەسەر من هاتو خۆشەویستترین کەسم باوکم بوو بە حەوکوڕ بانگیە کردم ئێسێش لە عیلەکەمانە کە باسیەکەن بەڵە بۆنی باوکت لێت من بە مناڵی بە 6 مانگی لە دایک بووم پیانوتم فڕی بن ئەمە چیەم بچکۆلەیە باوکم تێتی بە حەوکوڕی نایەم تر ئێستش بیری باوکمەکەم هەمیشە بە بیر لە دایک و باوکمان بکەینەوە نەبوونیەکەشیان بوونە هەندێک جار کە لەسەر بەرماڵ نوێژەکەم فاتحان بۆ دادەم دوعای خێران بۆکەم ئەڵێم خوایە هێزم بەی بەسەر بەرزی عاقبەت بە خێرم کەی بگەمەوە پیان بەڵام ناڵەکانم گەورەکەم و دەوروبەرەکەشم زۆر خۆشەوێ نازام ڕقیشم لە کەس نییە زۆر سپاس پرسیارم زۆر هەیە بۆت ئیشەڵا لە ڕۆژێکا بۆتە نووسم و حەزی شەکەم دعوەتت کەم بۆ 600 تەلەبەیە سەلامەت بی دەستەکانت خۆش بێ سپاس دەکەم دەستەکانت خۆش بێ گەرمای دیتە کاک محەممەد یاخوا دەستە خۆش بێ دوای با کاک محەممەدیش کات دوای قسە باسمانە بێت کاک محەممەد جان فەرموو عەفو دەستەکانە خۆش بێ ئەو پەروەردەی کە ئەدرێ بە خوێندکارەکانمان نەقسی زۆرتیایە نەقسی زۆر گەورە یەکێک لەو نەقسانە ئەویش ئەوەیە کە ڕەحلەیەک ئەدرێ بە خوێندکارێکی تەمەن 19 ساڵ کە ئەو ڕەحلەیە خۆی لە بناغەیە بۆ مناڵکی 7 ساڵ دروست کراوە تۆ بیکرە ئەم جیازت چییە 7 ساڵ و 19 ساڵ باسی ئەو ناکەم قەینامە با بەلایکە بڕۆ بەڵام لە ژیانە چەند شتێکی زۆرمان هەیە توانین بە مادی بیکڕین بەس یەکێک لەو شتانی کە ناتوانین بە مادی بیکڕین کاتە دابەشکردنی کاتەکانی ژیان ئێمە خوێندکار لە مناڵی فێر ناکرین چۆن کاتەکانی ژیان دابەشکەین و هەروەها کاتێکیش باوکەکە یاریەک ئەکرێ بۆ مناڵکێک سەری داتە دەستی فێری ناکە چۆن یاری پێکات چۆن بەکاری بێنێ کاتی بەکارهێنانەکەشی و هەروەها کات بناغەیەکە بۆ مرۆڤ بۆ بەکارهێنانیش ساتەکانی ژیانی بۆیە من دەڵێم شتێکی زۆر پێویستە منداڵ هەر لە منداڵی و فێر بکە کاتەکانی ژیانی چۆن دابەش بکات دەستەکانە خۆش کات ئەتوانین بڵین زێڕێک و ئەتوانین بڵین ئاڵتونێکی زۆر گەورەی بەدەستی مرۆڤە بەداخەوە ئەوە بێنرخکردنی کاتە لە لای ئێمە کە دەبێ بە پشووی هاوین دەچی بۆ هەندێک ماڵ سەعات 11 نیمەڕۆ هەڵەسێت بەداخەوە بێنرخکردنی کاتە کە زۆر جار بە دیار ئەڵقاڵقەیەکی 200 سەعات 300 سەعاتیەوە لەم کوردستانی خۆمانە دانشین کە نەک هەر نەتیجەکەی دوو لە ڕووی جەنابتان تووڕەهات و هیچە نەتیجەکەشی هی ئەوەیە کە جاری وایە هەر بێزت نایە کە سەیریکەی وڵا لە ئاخیرا فلان کەس خیانەتی کرد لە فلان کەس و بۆ فلان کوڕ بوو بۆ فلان فیسار بوو یان هەر بۆی نەبوو کەواتە ئەوە بێنرخکردنی کاتە لە لای ئێمە کە زۆر جار بەداخەوە نەک هەر پشووی هاوین زۆر جار تەمەنەکە و ساڵەکەشمان فەوتاوە کەواتە بە وەڵامی ئەم دوو خوشکە بەڕێزە و بم برا بەڕێزە ژیان خان و کاک محەممەد بۆمان دەرکەوت یەکەم ئەگەر بێت و جەدوەل و بەنامە و پرۆگرامێکی زۆر باشمان هەبێت بۆ کات و بۆ ژیانی خۆمان تەمەنمان زۆر بە فیڕۆ ناچێت دوو هیچ کاتێک درەنگ نییە بۆ گەشتنمان بە ئاوات و ئامانجەکانمان ئەگەر تەمەنە 30 ساڵ و 40 ساڵ و 50 ساڵیش بێ کە زۆر جار خەڵکێ لە دەروی وڵات لە 6 ساڵ و لە 7 ساڵ زان کۆتاوەکە سێم ئەگەر کات بەکاری نێنی بەکارت دێنێ وەکو چۆن ئیمامی عالی دەڵێ الوەقت كالسيف القاطع إن لم تقطعه يقطعك ئەڵێ وەقت وەکو شمشێر وایە گە لە بیرم نەچێت پێم وای ئیمامی عالیە وەکو شمشێر وایە گە نەی بڕی دەتبڕێ لە پڕێکا سەرەکەی بڕیتێتی و فریانەکەوتوتە خاڵی چوارەم کات بەڕاستی دەبێ بە نام و پرۆگرام و پلانێکت بۆی هەبێ ئەگەر نا کات وازی لێبێنە خۆی ئەڕوا یعنی مثلا دەست دە بە مۆبایل وەختێک زانی سەرەکەی بانگی مەغریبە سەری تەلەڤیزۆن کە هەر ئاوا بیگۆڕە کەناڵ لە پڕێکا سەرەکەی 12 شەواڵی خۆشە نازانین چۆنە کاتە ئەوە من و تۆین ینی بەڕێزەکە لە چی وڵای دکتۆر کات ئیسە بەرەکەتی نەمەوە کاکە کاتی پورەمەنیج و باجیافتا و شێ مەحمووی نەمر و حەبسەخانی نەقیب و وەکو ئەڵێت شێخ سەعیدی پیرانش کات هەر کاتە سعات هەر سعاتە 6 دقە هەر 6 دقەیە ئەوە من و تۆین بە دیار مۆبایل و ئایپاد و تەلەڤیزۆن و بە دیار چەلەحانێکی تەلەڤیزۆن و دانشین هەواڵێکە و ئەیهێنێ و ئەیبا سعاتێکە بۆ نمونە ئەم نەفەرە ئەیهێنێ و نەوت بەرز بوو نۆتی پرینت وابوو دۆلار وای دەهات سعر وای دەهات ئەو سعاتە جارانی خەڵک کتێبێکی تا دەخوێندەوە ئەو سعاتە جارانی کەم تا زۆر خەڵک بۆ نمونە مەسەلەن ئەگەر یاری کڵاوێنێکی تیا بکردایە بەڵام چێژێکی بەخۆی و بە چواردەوری دەدا ئەو سعاتە جارانی خەڵک ئەچوو سەردانی 3 ماڵی فەقیر و هەژاری پێدەکرد ئەو سعاتی کە من و تۆ
ئێستا لە پشووی هاوینە بەکارێنین بۆ سەیکردنی ئەلقاڵقەیەک یان فلیمێک یان گۆرانیەک یان بۆ بەرنامەیەکی گۆرانی داواکرا و ڕەنگە جارانی خەڵک سەدانی دوو نەخۆشی پێدەکرد سەدانی فەقیرێکی پێدەکرد سەدانی منداڵێکی بێباوکی دەکرد و دەستی هێنا بەسەر منداڵێکی بێباوکە خێرێکی گەورە بکاتە بەکارنەهێنانی کاتەکە و جەدوەل دانەنان بۆ کاتەکە بەڕاستی گرنگ و مهمە و ئەو هۆکارەکەیتی زۆر جار بۆ فەشێلێنانی حەلی چی ینی بەڕێزێکی ساڵە کاک تۆ چی بکەین حەل ئەوەیە کە هەموو شتێک جەدوەلی هەبێ وەکو کاکە وتی کاک محەممەد جەدوەلێک دانی مەسەرەن من یاسایەک بۆ ماڵی خۆم دانم 11 شەوە خەوین تەواو ئەگە تۆ مناڵ فێر بکەیتە دوایی لە 10:11 خۆی خەوی دێ هەموو شەوێ لە سعات 10:11 وایفیە کوژێنمەوە تەواو کاتی بۆ تەرخانەکەم هەموو ڕۆژە بەیانیان لە سعات 6:30 هەڵەسین و تر هەوڵەدەین نەخەوینەوە تەواو کاتی بۆ دانم هەموو ڕۆژی هەوڵەدەم مناڵەکان جەدوەلێکی بۆ دانم نیم سعات 3 چارەک بە ناوی خەوی قەیلولە و نیمەڕوان دەخەوین ئەوە کاتی بۆ دانم نەخێر هەموو ڕۆژی عەسران بۆ لەگەڵ منداڵەکانە وتوێژێک دەکەم بەدەم چای و دیژلەمە خواردن و گەنمە شامی خواردن و مناقەشەیەک لەسەر ژیان گوزەران ڕابردوو و داهاتووها ئەوانە گە تۆ ئاوا جەدوەلێک و بەرنامەیەکت هەبێ نەخێر هەموو هەفتەیەک لەگەڵ مناڵەکانە دایانم سەدانی کتێبخانەیەک دەکەین ئەمە جەدوەلی کات و بەرنامە و پرۆگرامە یاخود بەعکسەوە کەیسە من هەندێک لە پیاوێکی بەڕێ جارێ وتی کاک تۆ من کتێبخانەیەکی زۆر گەورەم هەیە وتم وتی هەموو شەوێک من لە ماڵی خۆمان ئەو بەرنامەی تۆ جێبەجێکەم بەرنامەی کتێبناسی وتم چۆنەکەی وتی یەکێ لە کتێبەکان داگرم لە ناو کتێبخانەکە وتی مناڵەکانم ئێستا گەورن گەشتوتە متەوەسڵ هەیەە لە زانکۆوانم کتێبانە وتی وەختی خۆی خوێندومەتەوە ئەیهێنم کورتەیەکی ئەم کتێبیان بۆ باسەکەم کوڕم من کتێبە ئەوەیە نووسەرەکەی ئەوەیە وەختی خۆی ئاوایە من خوێندوەوە دەربارەی ئەوەیە کچەکانم پرسیارێکتان هێشتی جا کتێبی دینیە کتێبی ڕۆمانە شتێکی زۆر جوانە یعنی ئەڵە جاری وایە لە مایەکە 10 کتێب ئێمە بۆ نمونە چای پیا دەخشێنین اینجا هیواشێ بەعکسەوە کتێبە تازە کڕیمە بە کچە گەورەکەم وەڵام بیخوێنەرەوە خێرە دەگاتێک کچم شەو بۆمان باس کە بزانین چییە کتێبە باسی چییەکە تازە کڕیمە بە 200,000 لە بازار بزانە باسی چییەکە ئەتۆ گەر ئاوا بێت ئەمە خێزانێکی مستەقەفە خێزانێکی ڕۆشنبیرە خێزانێکە چێژ لە کات وەرەگرێت وە بە دڵنیایی دەتوانێت سوود دەکاتەکانی وەرگرێت سپاس بۆم بە ڕێزانە کاگومێت مداخلەیەکی هەبوو فەرموو زۆر سپاس بۆم کاتێکە پێبەخشین مامۆستا مەسەلەی پرسیارەکەمە کاڵێ بۆ سەفرە و ئەمانە کە مناڵبەرن و بۆ مەسەفێکی وای شتێ ناسی بە سەفرە ئەگەر بەعزە شوێنەڵە ئەگە ئێمە مریشکەکە لە ماڵەوە خۆین بەس بنزینەکەمانە ڕوە بەسیارە کاچینە دەرەوە بەڵام ئەگەرکە هیوایە لەبەر بنزینەکە یا لەبەر لێنەکە هەربا لە ماڵەوە مریشکەکە خۆی ناشین دەرەوە تووشی شتێ نەبین بەڵام ئەوە شوێنانی تر کە ئاڵێن ئاچینە دەرەوە مریشکەکەمان هەرە خۆین لە ماڵەوە بەڵام ئەیبین لە دەرەوەی خۆین چێژێک ژوەرەگرین لێی کاتەکەشی پێ بەسەرە بین چێژێک ژوەرەگرن و خۆی دەسەکانت خۆش بێ بۆ معلوماتت ئوستاز خۆجاری وا هەیە ینی خۆتان هەست شایەتیم بۆ دەن جاری وای ئەو مەطعامەی کە بۆی چوینە نانی تیا خۆین خۆ ڕەنگە خواردنەکەی بەقەت ماڵی خۆمان خۆش نەبێ بڕوات بێ ینی زۆر جار هەستەکەی خواردنەکەی خێزانت خۆشترە ئەی بۆ 20,000 دیناری پێدەی ئەی بۆ پاراگەیتە غێر لەبەرەوەی شوێنە گۆڕی جەوە گۆڕی ئوستوبەکە ئەگۆڕی مناڵەکان ئەتەکێتە فێرە بن مناڵەکان شێوازێک فێرە بن یانی تۆ دەچیت بۆ فێ مەفتوحەیەک بای 20,000 خۆت گومانت لەوە نیە مناڵەکان بای 5,000 ناخوات چکە تۆ مناڵی خۆتە زانی هەتا سیقەتۆرێکە خوا تا ڕانێکە خوا بێ 100,000 توخوات خۆی لێ بکەی بۆ کۆڵێت پارانەوەی دنیای لێ بکەی بەقەت حەج و عەمرێک دوعای لێ بپارڕێتەوە بەس هەتا ئەم تۆزە گۆشتاخوا ئەی بۆ ئەی بێ بۆیە مناڵە ئەتەکێت فێر بێ بۆی شێواز فێر بێ بۆی چاوی بکرێتەوە لێەوە سەرەکە هەنێک کارمە دەبێنێت بۆی ئەمە بۆ خۆی جەوێک و بابەت استفادە دەکات ئەفماوەساسە من خۆ مناڵی بچووکم نییە کوڕە بچکۆلەکە مەرحەلە 5 زانکۆیە ئەم ساڵتەواو بێت تا خەرجەکات بەڵام دوو کچە زای بچووکمەیە هەموو هەفتەیەک دوو جار لەگەڵ خۆمایان بم بۆ دەرەوە ئێستا وا ئەلیاتوە یەکی بچکۆلەکەیان ئەڵێ باوکە با بڕێن بۆ تورکیا فیزەشی هەڵە فیزەمەیە جیازەکەم پێ با بڕێن بۆ تورکیا ئەوە تریان هەفتەی پێشوتم باشین بۆ ئێران تێران ناخۆشە ناچین بۆ ناخۆشەوەتی ناچینە چین بۆ تورکیا ناچین بۆ ئێران وینەوە داخلی ئێرانی چی لێن تۆ بابچین و بینەوە ئەو وەختە شتێکە بینی ترجمە بردم وێنامەوە کاتنێ توخوامە شوێن بۆ بنێ برد خوا دەستت خۆش بێ کاگوبێت خوای گەورە ئەو ماڵە هەر ئاسوودە کا خوای چاوپیسیش لیان نەدات خێزانی کاگومێت ئینشەڵا قەت ژنی تری بەسەران نەهێنرێت یاخوا دەستت خۆش بێ و لەشە ساغ بێ تەمەن بەڕێزان ئەمە چی ئەگەیەنێت بۆ معلوماتی جەنابتان ئەمە کاگومێت چی دەگەن ئەویش ئەوەیە کە زۆر جار بەداخەوە ژن و پیا و خۆیشان بۆ خۆی کێشن ئەیسە من حاڵەت ئەناسم پیاوەکە زۆر حەزی لە گەشت و سەیران ئەم ژنە لە چی داوا بێ کاڵە من تااقەتم نییە ئەڵێ ئەو بڕۆن من نایم تۆ گە ژنات چی لێ بکەیت نەخێر بەعکسەوە ئافرەتی وایە خۆی زۆر کراوەیە حەزی لێ تەرتیباتە پیاوەکە بۆ نمونە سوێنە خواڵێ بڕۆن نازەبێت دەرگاکە نەکەن یان ئێڵە ئێوە بڕۆن
یان ئەڵەوە کلیلی سیارەکەی ئێوە بڕۆن چکە من لەگەڵتام یانیسە پیاوێکی بەڕێزە لە کاکتۆ تو قسەی زلەکەی من لە بەیانیەوە خەریکی دوکانم لە چوو ئێوارە تااقەتی مەیە مناڵ گەشت و سەردانی پێکەم ئەڵم بە قوربان ئەزانم ئەمە بەس ئەخم مناڵی جەوگۆڕی نێوێ مناڵیش میزاج گۆڕی نێوێ مناڵیش خۆشی و ئاسوودەیەوێ یعنی من یەک پرسیار لەو بەڕێزە دەکەم کەم قسەی بە منەڵێ تخوا تۆ پارە پەیدا ناکەی بۆ مناڵ بەرەوەڵە تۆ زانی ئەو هەموو گۆشتی کە ئەهێنیتەوە بۆ مناڵ چێژی لێوە ناگری وەکو ئەو چ زوو بزەی کە ئەیبەی لە سیتەکییان لە شوێنەکە دەیخوا ئێوە دەزانی جاریوە هەیە گۆشتی نەرمە بە دڵ و بەگیان بە 16-17 جاروای کڕیمانە ئەیبێنەوە بۆ ماڵەوە لەوە چێ 2 کیلۆ گۆشت کرابێ 2 کیلۆ گۆشتەکە بای 35,000 دینارە جاروای بە قەت شیشێکە بە 30,000 دینار لە شوێنێکا بۆ یەکڕی کە لەوە چێ گومانشمان لەوە نییە کە پیسە بەڵام مناڵەکە چێژی لێوەردەگرێت کەواتە ئەمەیە مەسەلەکە ینی ئایا چی بکەین دەڵێن بە ئەمیش هەبێ و بە ئەویش هەبێ ئەو جەو گۆڕین و تەرتیباتە مەزبوطەکە خۆشبەختە من هەنێ خێزان و خانوادەم بینیوە جاری وایە چلەی هاوین لە ڕێ ئەو کەلارە بینیمە دەشتێکە دەشتی کاکی بە کاکی سەوزایشی تیانە بەڵام کابرا سیارەکەی داناوە جوان و بوختە بۆ خۆی لای داوە هەنێ چای سەفەری هێناوە تەرتیبات و مەقاڵێکی دانەوە چ زوو بز مەکاڵی لە گەلی عەلی بەگ و بێخاڵانی بەڕاستی من لە ناو سیارەکەەوە چێژم لەم ئایرێ وەرگرتو دوعای خێرم بۆ کردن ئافرم بۆ ئەم پیاوە بەڕێز ئەزانم چی وتوتێتی ژنەکە ئێوارە چیمان حازوتێتی ئەوە وتێتی دەجارێ لێ منە ئەچینە لە دەرەوە ئەی خۆی من ئەمەم ئەوێ ئەو 4 لیترە 5 لیترە بنزینەی کە کەم تا زۆر بگۆڕێت و لێت بڕوا بەڵام بە دڵنیاییەوە خۆشی و ئاسوودەیی شەو دێتەوە مناڵ کفتە ئەخەوێ شەو دێتەوە ژن بۆڵە بۆڵی نەماوە مێشکەتی ئیسراحەتە و خێزانیشت سناپی کردو و نردوێتی بۆ ماڵی خەسووتێتی ها پیاوەکەم چەند ڕێز مەگرێ و قەدر مەگرێ کەواتە یەک عایلە و عەشرەت بەڕاستی بە بەزمەکەی زانی هەمومان چێژمان وەرگرت و دڵنیام لەوە کە زۆر باش و چاک و مەزبوطە نیازخان وەزە مداخەلەیەکی هەیە فەرموون من مداخلەکەم ئەوە بوو ئینسان نابێت لە ژیانیان ناومێد بێت ئەبێ هەمیشە ئومێدت هەبێ بە ژیان و هەمیشە خۆشبەخت بی هەمیشە یعنی کارێ وا بکەیت دائیم لە ناخەوە نەڕوخیت من بە نسبەت خۆمەوە خۆم کە کاتێ زەواجم کردووە پێشتر خوێندومە تا پۆلیسی سەرەتایم خوێندووە ئیتر بە حکمی ئەوەوە کە براکانم پێشمەرگە بوون و لە دەرەوە بووین نەمتوانی و تەواوی کەم دواتر کە زەواجم کردو ئەمانە سێ مناڵم بوو مناڵەکان وردە وردەیتر لەگەڵ خۆما کە ئەو یەشە چۆتە دڵی خۆمەوە کە نەم خوێندووە هەروکو ئوقدەیەک وا بوو لە دڵما وتم با مناڵەکانم تەواوی بکەن لەخوا بەزیای بێ هەردوو کچەکەم تەواویان کردو دامەزران ئێستش تاقە کوڕێکم ئەویش ئەم ساڵی تر 5 ساڵی هەندەسەی معماریەتی تەواویەکە ئیتر لەگەڵ ئەوەی شاو لەگەڵ ئەوەی ئیش و کار و ئیشی دەرەوەم هەبووە و مناڵ بەخێوکردن و شتانە دواتر خۆشم وردە وردە هەر قۆناغ بە قۆناغ ڕۆیشتوم تاوەکو ئێستا لە پۆلی 11 ئامادەی و هەر دڵیشم زۆر خۆشە یعنی ئومێدیش ئەەکەم وردە وردە بڕۆم بەرەو سەروتر و شەهادەی باشیش بەدەست بێنم و بۆ ئەوەی کە ئەو شتێک کە لە ناخمایە نەمێنێت ئافر هیوادارم خەڵکیش ئاوا بیر بکاتەوە و کۆڵ نەدا داخوا دەستە خۆش بداخەلێم خوشکە بەڕێزەمان نیازخان چی پێوتین تەمەن زۆری لەمپەر نییە تکایە چەند خۆشببختم دایکێکە سیر مەکات کە 5 مناڵەکانت تەواو بوو اینجا تۆ فرسەتە خۆت حازر کە خۆت بە قۆت و بێزکەوەش گرنگە کازانی مناڵەکانت تەلەبەی ئەعدادیە و یان ناوەندی ئەڵێ دکتۆر تایەکی 4 و 4 امتحانیانێ ئەڵم دەزەحمە نەبێ خۆت کتێبەکان پەیداکە گەرە امتحانی خارجی بدەیتەوە ئەو هابینە خۆت بخوێن کۆرسێ ببینە چالاکیەک ببینە خولێک ببینە شتێک ببینە کەەوەش بەخۆی گرنگ و مویمە ماناوێت کەواتە الحەمدوللا خوشکە بەڕێزەم بێجگە لەوەی کە خۆی شەهادەیەکی زۆر بەرزینیە تا ئێستاکتێک کە بەرەو ئەوڵدا بەڵام ئەو بەڵگەن نەبووە لەسەروی کە منداڵەکان دواب بکەون لە کاروان بەڵگەن نەبووە لەسەروی کە نەتوانێت لە پشووی هاوینەکانە بەکارن بێت دەستخۆشیم هەیە بۆ جەنابتان تەمەن چەند خاڵێکی تر کە بۆ جەنابتان حەزەکەم باسی کەم لە کتێبەکانە باس کراویش ئەوەیە کە فێربوونی زمان لە بیرتان نەچێت بەڕاستی فێربوونی زمان ئیسە بنچینەیەکی زۆر گرنگ و مویمە بۆ قوتابی دایک و باوکی ئەڵە کاکتۆر مناڵەکەم بنێرم بۆ ئەهلی ئەڵێم وەڵڵاهی ناڵێم بۆ ئەهلی با نەبێ بە ڕێکلام بەس ئەگەر تۆ لە حکومی دادناوە قەیچێکە لە هاوینە کۆرسێکی زمانی ئینگلیزیە تورکیە فەڕەنسیە پێی ببینە
لە جیاتی و ئەینێری بۆ ئەهلیەک ساڵانە بە 30-40 وەرەقە زەحمە نەبێت 3-4 وەرەقەی لە هاوی ناتیە سەرفکە بۆ زمان فێربوون هەروە کات لەگەڵیشە تا پۆلی 12 خوێندنیش تەواوەکە و دەرەجەیەکی بەرزی زانکۆ شێنێ و لەو لاشۆ تاگاتە زانکۆ نەک هەر زمانی ئینگلیزی و عەربی و ڕەنگە تورکیش فێر بوو بێت کاتە وەکو دەرچوویەکی بۆن و قوتابخانە ئەهلیەکان دەتوانێت سەرکەوتوو مەزبوط و چاک و گرنگ بێت کاتە زمان فێربوونیش بەڕاستی گرنگە چکە هەمیشە دەڵێت ئەگەر تۆ زمانێکی زانیت مرۆڤێکی تری چەند خۆشبەختم کە قوتابیەکانی کوردستانی خۆشمان وەکو دەرەوەی وڵاتی لەبێ بەڕێزان لێتان ناشارمە من لە زانکۆ بە تەلەبەکان ئەڵم دەست بەرز بکەنەوە بێجگەر لە ئینگلیزی هەنێک بە بۆنەی خوێندنەوە شت نەبێ فێر نەبوونە زۆر بەدەگ من قوتابیمانێ دەست بەرز کاتە بڵێ من فارسیە زانم بە شەرتی ئێران ئێمە لە تەنیشتمانەوەی و زۆر پەیوەندی بە ئێمەوەی کۆنتاکتێ زۆر بەدەگ من خەڵکەڵی عەربی دەزانم زۆر بەدەگ من خەڵکەیە بۆ نمونە مەسەن ئەڵێ تورکی بزانم بە شەرتێک بۆ تیجارەت بۆ سەفەر بۆ گەشت خەڵکی دەزانێ زۆر بەدەگ من وڵات جارە بڕۆ بۆ فەڕەنسی و بۆ ئیتاڵی و بۆ ئیسپانی و بۆ دانمارکی و بۆ ئەڵمانی و بۆ فلان ئەوە هەر زۆر بەدەگمەن کە خەڵک بیری لەوە کردێتەوە بە شەرتێ لەوەچێ لە دوایی لە تیجارەت و لە کار و لە کاسبی لە خوێندنەوەشا پێویستی بۆ بێت خاڵێکی تر کە گرنگ و مویمە پێم خۆشە بەرەو کۆتاکان باسی کەم ئەویش بوونی پەیمانگایە ئایا پەیمانگای دکتۆر سوودی هەیە دەڵێن ئەگەر پەیمانگایەک خەڵکێکی سەرکەوتوو پشگیری کا بەڵێ دوو پەیمانگایەک بێت لە ئەخلاق و ڕەوشتی ئەو کەسەی کە سەرپەرشتی دەکا و مامۆستاکانی زەمان بی بەڵێ سێ ئەو پەیمانگایە مناڵەکە یەکسەری تەسلیم مەکە بزانە چی کۆرسێکە ئەمە کۆرسێکی گەشەپێدانە ئەمە کۆرسێکی پەروەردەیە ئەمە کۆرسێکی ئاینیە ئەمە کۆرسێکی جزمی عەمەیە ئەمە کۆرسێکی بۆ نمونە تەجویدە ئەمەیان کۆرسێکی ترە بۆ نمونە ئەخلاقیات و ئەتەکێتە ئەمەیان کۆرسێکی تری تایکواندۆیە ئەمەیان کۆرسێکی مەلەوانیە کاتە بە جۆری کۆرسەکان کە من پێم خۆشە 4 مانگی هاوین مناڵ تەنها لێ کۆرسانە بێ با تووشی جەڵدە نەبێت 4 مانگ بە جزمی عەمە بخوێنێ قەیچێکە با مانگێک جزمی عەمە بێ مانگێک مەلەوانی بێت مانگێکی تر گەشەپێدان بێ مانگێکی تریش وانەکان بێت بۆی کە وانەکان بە قۆت و بەهێز بێت پەیمانگایە کە کەم تا زۆر هاتن و ڕۆشنەکەی زەمان بێ بۆ جەنابەت نەک بڕوات و ئیتر مناڵەکەت کچەکە حاڵەتی وامان زۆر بینیوە بەتایبەتی ئێستا ئەم تێکەڵێ زۆر خراپە مناڵەکەت قۆناغی مراهقیە لەوێ چێ بۆ پەیمانگەکە لەوێ فێری هەموو سۆشیال میدیاکانە بێ لەوێ فێری مۆبایلە بێ مۆبایلی ئەدەی تێ لەوێ عیلاقە لەگەڵ کچ و کوڕا ببەستێ و ڕەنگە تووشی هەڵە و هەندێک و کۆڵشتی بێت بۆیە هەمیشە دەبێ ئاگادار بین خۆشبەختانە ئێمە دەستخۆشیمان بۆیان هەیە کە پەیمانگا ناحکومیەکان ئێستا کراوەتەوە لە زۆربەی شار و شارۆچەکانەیە ئیشی باش دەکەن ئیشی چاک دەکەن گرنگیەکی زۆر باشیانەیە زۆر قوتابی دەبینم بە بۆنی ئەم پەیمانگانەوە حەزی بۆ دروست بووە خولیای بۆ دروست بووە تااقەتی خوێندنەوەی بۆ دروست بووە بابەتی ئاینی باش فێر بووە خەڵکی سەرکەوتووی ناسیوە بەڵام هەمیشە دەبێ بزانین لە کووە و چیش جۆرە پەیمانگایەک هەڵدەبژێنین بۆی بتوانین سەرکەوت بین تەمەن قسەکردن لەسەر پشووی هاوین زۆر زۆرە بەڵام هەر حەزم کرد ئەم کورتە بە جەنابتان و بە بینەرە بەڕێزەکان من بڵێن بینەرانی عەزیزم پشووی هاوین کاتێکی زێڕینە بۆ زەوق و شەوق دروستکردن بۆ منداڵەکانمان بۆ چێژبەخشینی دایک و باوکەکان پیاوەکان براژنیشمان حەقیان بەسەرتەوەی پشووی هاوین حەقی خۆیەتی چێژێکیان پێبەخشن خوشک و برابەڕێزەکان منداڵەکانشتان حەقی ئەوەیە کە بوارێکی تەرفیهی و جێوگۆڕین و تەرتیباتێک ببینی مهم بە هەمومانەوە حکوومەتیش دەبێت چاوی لێمان بێت سۆشیال میدیات دەبێت چاوی لێمان بێ چەند خۆشبەختم ڕۆژێک بەختیار نەمرێ و جەڵدە لێ نەدا ببیستمەوە حکوومەتی خۆمان بڵێ موچەیەکی زیاد دەدەم لە پشووی هاوینە وەکو چۆن لە ماوەی لە وڵاتی لە ئەوروپیەکانە بیستمە دەڵێت موچەیەکی زیاد دەدەم بۆ ئەوەی کە ئەو بەڕێزانی کە بواری داراییان باش نییە بچن گەشتێکی ناو یان دەرەوەی وڵات بکەن بۆیە حکوومەتیش بەو جۆرە عەقڵە بیر بکاتەوە کە ئێمەی هاوڵاتی مافمان بەسەرتەوە پشووی هاوین مافی هەمومانە چێژی لێوەرگرین و ئومێدەکەم چێژی لێوەرگرین تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ